بینەرانی خۆشەویست ڕۆژهەڵاتی سڵاوتان نەبێت ئەم کاتتان باش بە بەرنمەیەکی دیکەی تاوارەکان لە خزمەتەوەی بینەرانی ئازیز و خۆشەویستان هیوادارم کە تا کۆتایی بەرنامەکە لەگەڵمان بن. نەریت پارێزی و تەقەلا بۆ پاراستنی نەریتە پیاوسالارەکانی کۆمەلگا لە ژێر سێبەر و پاڵپشتی دەسەڵاتی ئاینیەوە بۆ جارێکی دیکە قوربانی لێکەوتەوە. ئەم جارە بە شێوەیە کە لە کوردستان لەم چەشنە توندوتیژیەمان دژ بە ژنان نەبینی بوو. شەوی 14 جولای 2015 دەستێکی ناپاک لە گۆڕەپانی فەرمانداری شاری بۆکان چەند ژنێکی کوردی کردە ئامانجی نامرۆڤانە و بە پرژاندنی ئەسید بە جەستەیاندا جنایەتێکی دیکەی دژە مرۆڤیان ئەنجامدا. لاک ئەم ئەو جنایەتەدا 4 ژن و کرد بەناوەکانی سوێسنا ئیسماعیل تووسکە مەردانبێگی سوڕەییا کەیخسرەوی و نادیا ماڕۆفی جەستەیان زامدار بوو. هەر لەو پەیوەندەدا دەست و پەیوەندەکان ڕژیم کەسێکیان بەناوی سالار محەممەد عومەری دەست بەسەر کردەوە، بەڵام نابراو ڕایگەاندووە کە حەبی خواردەوە ئاگای لە خۆی نەماوە کە ئەم جنایەتەی ئەنجامداوە. نزیکان و کەسوکاری بریندارەکانی دەڵێن کە ئەو کەسە لە دەست و پەیوەندەکانی ڕژیم لە ناو شاردا بووە. ئەوەی کە چ کەسێک ئەو کردەوەی ئەنجامداوە یاخۆ چ کەس یان لایەنێک لە پشت ئەو کارەساتەیە هیچ لە درڕندەی ئەو جنایەتە کەم ناکاتەوە. ڕژیمێک کە بە هەموو شێوەیەک پرس بخاتە سەر ڕێگەی ژنان و تەنانەت سەرەتاییترین ئازادیەکانی لێ قەدەغە بکە، ئاساییەکە و شێوە ڕووداوە و جنایەتانەشی لێ دەکەوێتەوە. ئەم چەشنەکردەوانە لە بەشەکانی دیکەی ئێراندا تا ڕادێک ناسراوە و باو بووە، بەڵام لە کوردستاندا کە هەمیشە مەکۆی خۆراگری پیاوان و ژنانی کورد بووە و هیچ هەڕەشە و جنایەتێک تا ئەمڕۆ نەیتوانیوە لە ویستەکانی خۆیانیان پاشگەزکاتەوە دیاردەیەکی نوێیە. لە ماوەی دەسەڵاتداری کۆماری ئیسلامیدا ئێمە شاهدی سەدان دیاردە و پیلانی دزێ و دوور لە ئەخلاق و ئینسانیەت بووین و ئەو ڕژیمە مەکۆی سەرهەڵدان و هۆدیهێنەری کردەوەی قیزەون و ئاکاری نەشیاوە. خەڵکی ئێران بە هەموو گەلانیەوە لە پێناو سەرکوتکردن و کۆنتڕۆڵکردنیان لە لایەن دەستگای دەسەڵاتدارەتی هیچ ڕێگەیەک نەماوە لە سەریان تاقی نەکرێتەوە. لە ناو گەلانی ئێرانیش ژنان وەک توێژی زیندوی کۆمەلگا زۆرترین ئازار و خەساریان لە لایەن ئەو نیزامە دیکتاتۆرەوە بەرکەوتووە و لە ڕێگەی جۆرا و جۆرەوە لە هەوڵی کپکردن و نەهێشتنی ئازادیە تاکە کەسیەکانیاندان. لە ماوەی 1 ساڵی ڕابردوو شاهدی هەڵمەتێکی جینایەتکارانەی نوێ کە ئەویش بابەتی ئەسید پاشی بۆ سەر دەموچاوی ژنانە کە بە پلانەوە بەڕێوە دەچێت. هەرچەند پێشتریش ئەو دیاردەیە بوونی هەبووە و بە پێی سەرژمێریەکانی خودی ڕژیم لە ماوەی ساڵی ڕابردوو 360 حاڵەتی تیزا پڕژاندن تۆمار کراوە، بەڵام ئەوەی لە ماوەی مانگی ڕابردوو بیندرا جیاوازی زۆری هەیە و لەلایەن خودی دەسەڵاتەوە بەرنامەڕێژی بۆ کراوە. بابەتی حیجابی ئیجباری و جۆری داسەپاوی جلی ژنان بە بەردەوامی یەکێک لە خەمەگەورەکانی دەسەڵات بووە و لەو پێناوەشدا دەیان ڕێگەکاری نوێی بۆ بەرپەرچدانەوەی ئەو حاڵەتە پەیڕەو کردووە، بەڵام خەبات و خۆراگری ژنان بۆ بەدەستێنانی مافەکانیان تا هەنووکە ئەو هەوڵە نزۆکانەی دەسەڵاتی لەگەڵ شکست ڕوبەڕوو کردووە. لە ئەکامی خۆراگری ژنان لە بەرامبەر زۆر وستەمی ئاخوندان لە ئێستادا ڕێگەیەکی دیکە بەکار دەبرێ و ئەویش تیزابکردن بە سەرچاوی ژنانە لە کوچە و شەقامەکان و لەو ڕێگەیەوە لە هەوڵدان ترس و دڵە ڕاوکێ لە نێو ژنان دروست بکەن و بە قوربانیکردنی ئەو ژنانە بە ئامانجا نگریسەکانیان بگەن. بەرزبوونەوەی ئاستی هۆشیاری لە ژناندا بووەتە وەهم و ترسی ئەم ڕۆژانەی کۆماری ئیسلامی و حکوومەتە کۆنەپەرستەکانی لەو چەشنە. لەم ڕووەیەوە کە دەست دەداتە ئاوا جنایەتێک لە دژی ژنان و خەڵک. مەسەلەی تیزابکردن بە دەموچاوی ژناندا بەم بیانەوەی کە ئەوان بەدحیجابن تەنیا پەیوەندی بە ژنانەوە نییە، بەڵکو پیاوان و بنەماڵەکانیش لە ئاستی جۆرا و جۆردا گیرۆدەی مەسائل و کێشە ئالۆزەکانی دەکات. پەسەندکردنی گەڵالە زنجیرەیەکان لە مەجلس لە ژێرناوی گەڵاڵەی هەڵاواردنی ڕەگەزی، گەڵاڵەی ئامرانی بە معروف و ناهیانی لە مونکەر، گەڵاڵەی پارێزگاریکردن لە حەریمی ئیفاف و حیجاب، چالاکردنەوەی گەشتەکانی ئێرشاد لە خیابانەکاندا ئەو دیوی دیکەی ئەمەلیاتی زنجیرەی تیزابڕشتنە لە ئێراندا. لە دوای ئەوەی کە بەرنوێژی هەینی شاری ئیسفەهان بە ئاشکرا فتوای دەرکردبوو بۆ پێشگرتن لەو ژنانەی بە قەولی ئەو بێحیجاب دێنە سەر شەقامەکان و ڕێگەی چوونە بەهەشتی خەڵک دەگرن و ڕێگەیاند کە نابێ ئیزن بدرێ کەسانێک بە ئاکارەکانیان ڕێگەی چوونە بەهەشتی خەڵکی تر بگرن و پێویستە چارەسەر بکردن و خەڵک قبولی نەکەن. لەو شارەدا دیاردەی تیزا پڕژاندن بە ڕوخساری ژناندا سەری هەڵدا. هەر لەو پەیوەندیەشدا فەرماندەی بەسیجی ئێران ڕایگەیاند بوو کە هەندان بۆ چاکە و نەهێشتنی
خراپە واتە ئەمری بێمعروف و نەهی لە منکەر یەکێک لە کارە سەرەکیەکانی بەسیجە و ئەو کارەش لەلایەن خوداوە خراوەتە ئەستۆی بەسیج. ئەو تیزاب ڕشتنانەی ئەم دوایە لە ئێران نەک هەر گومان لێکراوێکی تایبەتی نییە بەڵکو بە باوەڕی زۆربەی خەڵک ئەنسار حیزبوڵڵا و پۆلیس و هێزە ئینتیزامیەکانی کۆماری ئیسلامی سەبەبکارانی سەرەکی ئەم جنایەتەن لە دژی ژناندا. هۆکارەکانی لای خەڵکیش بە تەواوی ڕوون و ئاشکران بۆ ئەوەی کە کەسانێکی نەناسرا و لە ڕۆژی ڕووندا و لە شوێنە پڕهات و چۆکاندا دەست دەدەنە تیزاب ڕشتن بە ژناندا هەڵدێن و دواتر بە پێی چۆنیەتی هەڵسوکەوتی یاسا لەگەڵ ئەم کەسانە کەسانی دیکەش هەر ئەو کردەوەیە دووپات دەکەنەوە لەبەر ئەوەی کە کاتێک هەڕەشەی دیکە لەلایەن کەسانی تیزاب ڕێژەوە لە کەسانی دیکە دەکرێ گوێی پێنادرێ و لەلایەن پۆلیس و دەستگا ئەمنیەتیەکانەوە بەدواداچوونی بۆ ناکرێت بۆ ئەوەی کە لە خانی ئاخردا بۆ پەیداکردنی بکەری ئەم ڕووداوانە دەبێت هەر لە دەرگای خودی دام و دەستگاکانی ڕژیم بدەن. کردەوەی ئاسید پرژاندن بە ڕوخساری ژناندا کردەوەیەکە کە بە مەبەستی کوشتنی ئەو کەسانە ئەنجام نادرێت بەڵکو مەبەست لەو کردەوەیە شێواندنی ڕوخساری کەسەکانە و لە ناوبردن و ڕوخانی داهاتوویانە وەروەها بە ئامانجی تۆقاندن و ترساندنی کەسانی دیکە ئەنجام دەدرێت بۆ بەڕێوەبردننی خواستی لایەنی تۆخێنەر. ئاسید پاشی لەوانەیە نامرۆمانەترین و جنایەتکارانەترین شێوەی توندوتیژی و هەوڵ و تەقەلەی کۆمەڵێک پیاوسالاری رادیکاڵ و نەخۆش بێت کە بەرامبەر بە هەوڵی ژنان بۆ قبوڵ نەکردنی نەریتەکانی پیاوسالاری ئەنجام دەدرێت. لەم سەردەمەدا تەنها لە چەند وڵاتێک ئەم دیاردەی ناحەز و نامرۆمانەیە هێشتا پەرە دەستێنێت لەوانە ئێران و عەرەبستان و چەند وڵاتێکی دیکە کە لە سەڵاتی ئایینی و پیاوسالاری بەسەریدا حاکمە. ئەگەرچی مێژووی ئاسید پرژاندن بە خەڵکدا لە ئێران دەگەڕێتەوە بۆ زیاتر لە 6 ساڵ لەمەوە پێش بەڵام بەهاتنە سەرکاری دەسەڵاتێکی ئایینی ئەم کردەوەیە ڕەوایی زیاتری پێدراوە و بە زۆری بەڕۆڕوو ژنان کرایەوە تا لەو ڕێگایەوە ئازادیەکانی کۆمەلگا بەردەست بکرێتەوە. ماوەی زیاتر لە 37 ساڵەکە کۆمەلگای کوردەواری بۆتە مەکۆی تاقیکاری هێزە بەسراوەکانی کۆماری ئیسلامی کە لەو پەڕی درندانیدا هەر جارەوە بە شێوازێک و بە نقابێکەوە خۆیان دەنوێنن. ئەم کردەوانە تەنها لەو مرۆڤە تاریک پەرست و ئەقڵچەق بەستوانە دەوەشێتەوە کە پەلەقاژیانە بۆ گەڕانەوەی مرۆڤی سەردەم بۆ پەستووە تاریکەکانی مێژوو گەڕانەوە بۆ جیهانی تاریکی و ئەنگوستە چاو. بەداخەوە ژنانی کوردیش قوربانیانی دەرەجە یەکی دنیای ڕەشی پیاوسەلاری دینی و سنەی. ئێعدام، ئەشکەنجەی فیزیکی بە هەموو شێوازێک، کوشتن، سووتاندن، تێرۆری کەسایەتی و تەعەدەی کەڵامی و هەڕەشە و دەیان شێوازی تر لە ئارادایە بۆ بەربەستکردنی ڕێگەی ژن بەرەو ژیانێکی تەندروست و ئینسانی. شەوی سێشەممە 14 لەسەر 15 پوشپەڕ چەند کەسێکی نەناسرا و لە 3 شوێنی جیاوازی شاری بۆکان هێرش دەکەنە سەر چەند ژنێک و تیزاب بەسەر جۆستەیاندا دەکەن. لە شاری بۆکان چەند کەسێکی نەناسرا و بە تیزاب هەڵدەکوتنە سەر 3 بنەماڵە و لە ئەنجامدا 4 ژن بە سەختی بریندار دەکەن. هاوکات پۆلیس هەواڵی دەستگیرکردنی ئەنجامدەرانی تاوانەکە ڕادەگەیەنێت. سویسنا ئیسماعیل نژاد بەڕێوەبەری کتێبخانەی مانگی بۆکان و خوێندکاری بەشی ئەندازیاری لە کاتی گەڕانەوەی بۆ ماڵەوە لەگەڵ خێزانەکەی لە سێڕای سەنگینی ئەو شارە لەلایەن چەند کەسێکی نەناسراوەوە دەکرێتە ئامانج و تیزاب بە جەستەیدا دەکرێت. ڕووداوەکەی بۆکان لە 1 شەودا و لە 3 شوێنی جیاواز ژنانی کوردی کردووەتە ئامانج و ئەوەش واتای هەبوونی پلانێکی داڕێژراوە بۆ ئەو ئامانجە. پێشتریش لە شارەکانی تری ڕۆژهەڵات ژنانی کورد بە شێوەی جیاواز کراونەتە ئامانج و دواڕووداویش لە 3/5 2015 لە هۆتێل تارای مەهاباد بوو کە لە فۆرمی کارمەندێکی ئیتلاعاتدا کەسێک هەوڵیدا دەست درێژی بکاتە سەر فەریناس خۆسڕەوانی و لە ئاکامدا مەرگی ئەو ژنە کوردەی لێکەوتەوە. سەیەم پەلامار هەر لە هەمان شەودا لەلایەن کەسە نەناسراوەکانەوە بۆ سەر سورەییا کەیخوسرەوی 51 ساڵ و کچە نەوجەوانەکەی نادیا مەعروفیە. دوا بە دوای ڕووداوەکەی شەوی 14 پوشپەڕ لە بۆکان پۆلیسی ئەو شارە بە بنەماڵەی قوربانیەکانی ڕاگەیاندووە گروپەکەی دەستگیر کردووە و تەنیا ناوی بەرپرسی گروپەکەی ئاشکرا کردووە کە دانیشتووی شاری بۆکانە و ناوی سالار محەممەد عومەریە. لە دوای ئەوەی کە دەنگۆی ئەوە هاتە پێش کە کۆماری ئیسلامی دەیەوێت بە هەر شێوەیەک بێت گوتاری ئەپارتایدی خۆی سەبارەت بە ژنان لە کۆمەڵگەی ڕۆژهەڵاتدا بسەپێنێت،
بڕیاردرا کە خۆپیشاندانێکی جەماوەری لە شاری بۆکان ڕێک بخرێت و ڕۆژی پێنجشەممە 25 پوشپەڕی 1394 هەتاوی خەڵکی بۆکان خۆپیشاندانێکی هێمنانەیان تش بە توندوتیژی سەبارەت بە ژنان لەو شارە وەڕێخست. ئەگەرچی کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێران بە هەڕەشە، شانۆسازی، بڵاوکردنەوەی درۆ و بڵاوکردنەوەی هێزە ئەمنیەتی و چەکدارەکان بە ناو شاردا هەوڵیاندا خەڵک لە دەربڕینی هەر جۆرە ناڕەزایەتیەک دڵسارد بکەنەوە و بترسێنن، بەڵام وەک پێشتر ڕاگەیەندرا بوو کاتژمێر 30 ئێوارەی ڕۆژی 25 پوشپەڕ ژنانی ناڕازی و پیاوانی یەکسانی خواز و دش بە زەبر و زەنگ لە بڵواری کوردستان ئەو جێیەی کە پێشتر کردەوەی ئەسید پڕژاندنی لێ ئەنجامدرا بوو کۆبوونەوە و بە هەڵگرتنی پلاکارد و دانی دروشمی نابۆ توندوتیژی دش بە ژنان نەفرەت و بێزاری خۆیان لەو کارە نامرۆڤانەیە دەربڕی. هێزە سەرکوتکەرەکانی کۆماری ئیسلامی پێش وەخت ئاگاداری وەڕێخستنی خۆپیشاندان لە لایەن خەڵکەوە بوون و ئامادەی بەرەنگاری بوون، بۆیەش زۆر زوو هەڵیان کوتایە سەر خۆپیشاندەران و وەک پیشەی هەمیشەییان بە بەکارهێنانی زەبر و زەنگ دەستیان بە سەرکوتی خۆپیشاندان و خۆپیشاندەران کرد. لەم نیوەدا ژمارەیەک لە کوڕان و کچانی ئەم شارە دەست بەسەر کران. خۆپیشاندانی هێمنانەی ڕۆژی 25 پوشپەڕی بۆکان دەربڕینی ناڕەزایەتی بوو سەبارەت بە هێرشەکانی ئەم دوایانە بۆ سەر کچان و ژنانی کوردستان کە لە ژێر سێبەری ڕەشی کۆماری ئیسلامیدا لەم ساڵانەی دواییدا شایەتی چەندین پەلاماری لەم چەشنە بووین. ئەگرتی چالەکانی مافی مرۆڤ هاتنە سەر شەقامەکان و دەنگی خۆیانیان خستە پاڵ دەنگی ئەو ژن و کسانە بەرامبەر بەو کارەساتە دڵتەزێنە وەستانەوە، بەڵام هێزەکانی ڕژیم دیسان هەوڵی ئەوەیاندا دەنگی خەڵک بکەن. دیسان شارومەندان بە بیانووی هەوڵ بۆ تێکدانی ئاسایشی گشتی و پرۆپاگەندە دژی نیزام دەست بەسەر دەکات و سزای قورس و زیندان و ئەشکەنجیان بۆ دەبڕێتەوە، تەنیا لەبەر ئەوەی کە خەڵک لە هەمبەر ئەو کارەساتە قیزەونانە بێدەنگ نەبوون و بێدەنگیش نابن. بینەرانی خۆشەویست، لێرەدا وەک نەریتی بەرنامەکانی پێشومان میانێکی بەڕێزمان هەیە کە لەگەڵمانە بۆ لێکدانەوەی زیاتری پرسەکەمان. میانی ئەم حوتوێمان خاتو شودێری باپیری ڕۆژنامەوان و چالاکی بواری مافەکانی ژنانە. لێرەدا چەند پرسیاری دێتە ئاراوە کە ئاراستەی بەڕێزیان دەکەین. پرسیاری کەمیشم ئەوەیە کە پاش ئەوەی لە 1 ساڵی ڕابردوودا لە شاری ئیسفەهان ڕووداوی ئەسید پڕژاندن بە ڕوخساری ژناندا ڕوویدا، دەنگۆی ئەوە هەبووکە ئەو کردەوەیە لەلایەن دەست و پەیوەندەکانی کۆماری ئیسلامیەوە وەک ئەنساری حیزبوڵڵا و عەواملی سەر بە حکوومەتەوە بە مەبەستی تۆقاندنی ژنان لە ڕاستای جێبەجێکردنی فەرمانی بەچاکە و ڕێگری لە خراپەوەتە ئەمری بە مەعروف و نەهی ئەنی مونکەر ئەنجام دراوە. پرسیارەوەی کە بەڕایەوە ئایا ڕووداوی ئەسید پڕژاندنی بۆکان بە هەمان شێوە دەستی دەسەڵاتی تێدایە یان هۆکارەکە دەگەڕێتەوە بۆ کۆمەڵگەی پیاوسەلاری خۆمان؟ بەڵێ سەرەتا سپاس بۆ ئێوە و سڵاویشم هەیە بۆ بینەرانی ڕۆژهەڵات تیڤ. پێم وایە ئەو دیاردەیەکە لە ئێران پێدا بووە هەروەک دەزانن ساڵی ڕابردوو لە ئیسفەهان و لە چەند شارێکی دیکە بوو لە چەند حوتوی لەمەوە بەریشدا لە بۆکان ڕوودا. من پێم وایە هۆکارەکانی جیاوازن، لەوانەیە دەتوانین بڵێن کە ئەو هۆکارانەی کە لەوانەیە لە شارێکی وەکو ئیسفەهاندا ڕوودا بێت لەوانەیە لەگەڵەوەی بۆکان جیاواز بێت بەپێی ئەو زانیاری و سەرچاوانەی کە وەک دەزانن لە هەواڵەکان و لە ناوخۆی ئێرانەوە دەردەچێتە دەرەوەی ئێران. چەند هۆکارێکی وەکو ئەوێنداری یاخود خراپی حیجاب لە شارەکانی وەکو ئیسفەهان و شارەکانی دیکەدا بۆتە هۆکار بۆ ئەمڕۆداوە، بەڵام پێم وایە کە ئەوەی کە لە بۆکان ڕوویدا جۆرێکی دیکەیەواتە دەتوانین بڵێن تێزا پڕژاندن لە ئێران ڕیشەکەی لە یەک لاوە سەر هەڵدەدا، بەڵام دەتوانین لە هەندێک شار هۆکارەکانی جیاواز بێت، لە هەندێک لایەن جیاوازی هەبێ. پێم وایە ئەوەی بۆکان زۆرتر بەلایەنی سیاسیەوە کراوە وەک لە لایەنەکانی دیکە، ئەوەش پێم وایە زەنگێکی ترسناکە بۆ ژنان بۆ ئەوەی کە ڕێگریان لێ بکەن لەوەی کە ئەوانەی کە چالاکی دەکەن نەتوانن چالاکیەکانن ئەنجام بدەن و بە هەمان شێوە ڕێگریان لێ بکەن لەوەی کە بێنە ناو کۆمەڵگە و کار و چالاکیەکانن ئەنجام بدەن. پێم وایە ئەگەر ئێمە ئەوەی بۆکان بە هۆکارە سیاسەکەی زیاتر لە بەرچاو بگرین، دەزانین کە بێگومان کۆماری ئیسلامی لەوەدا بێبەری نابێت و هۆکاری ئەنجامدەری ئەوە دەبێت. هەندێک لە بە پێو زانیارانەی کە بەڕاستی پرسیمە و ئاگام لێ دەڵێن کە ئەوانەی کە ئەوەی بۆکانیان ئەنجام داوە سەر بە ئیسلامیە سونەت و درەوەکانن. ئەگەر ئەو لایە نشیان بێت، پێم وایە بەو ئاکامە دەگەین کە
تێکەڵکردنی ئاینی و دەسەڵاتی سیاسی لە هەموو ئانوساتێکدا مەترسی دەبێت بۆ سەر یەکسانیبوونی ژنان و پیاوان. با لە بەرچاوگرتنی کارنامەی دەسەڵاتی کۆماری ئیسلامی و چۆنێتی هەڵسوکەوتیەوە ڕژیمە بەرامبەر بە پرسی ژنان و ڕاستیمان بۆ دەردەکەوێت کە تەنانەت لە ئێراندا یاساکانی ژوادا ڕێژراون کە پەرە بە توندوتیژەکانی دژی ژنان بدرێت چ بە تەبراکردنی تاوانبار و بە دوادان نەچوونی لایەنە پەیوەندیدارەکان وەک دەستگای قەزای وڵات تەنانەت لە ڕێگەی پەروەردە و میدیاشەوە هەوڵی سڕینەوەی ئەم دیاردە ناحەزانە دژ بە ژنان نەدراوە. پرسیار ئەوەیە کە کۆماری ئیسلامی بۆتە ئەو ڕادەیە دژ بە ژنان و ئازادیەکانیانە. پێم وایە ئەو پرسیاریان تا ڕادەیەکە ڕوونە کۆماری ئیسلامی هەر لەسەر هاتنە سەرکاری لە ساڵی 1950 هەتاوێت تا ئێستا بە کۆمەڵ کوژیەکانی با لە سێداردانە بەردەوامەکانی کە تا ئێستاشەیە بە کۆمەڵە کردداری قێزەونی بە پڕکردنی زیندانەکانی لە چالەکانی سیاسی و مەدەنی و ئەوانی دیکە نیشانی داوەکە کۆماری ئیسلامی ینی کۆمارێکی دیکتاتۆر دژی مرۆڤایەتی ینی کۆمارێک دژی هەموو شتێکی مرۆیە. پێم وایە لەو نێوەشدا ژنان قوربانی یەکەمن بۆیە کۆماری ئیسلامی لە هەر ڕێگەیەکەوە هەوڵ دەدات کە ڕێگر بێ لەوەی کە ژنان بێنە ناو ئەو بوارانە یاخود بوارە جیاوازەکانەوە کە دەیان هەوێت تێیدا کار بکەن. لایەنێکی دیکەشی پێم وایە خانم ئەوەیە کە بەڕاستی بیرێکی پیاوسالاری لە بەسەر پیاوانی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا زاڵە کە پێم وایە ئەو بیرە بەردەوام پیاوان لەوە دەترسن کە برەودان بە دەسەڵاتی ژیان یاخود وەرگرتنی مافەکانی خۆیان واتە جێپێلێشکردنی دەسەڵاتی پیاو یاخود ئەو دەسەڵاتێک کە خۆیان لە ڕێگەی زۆر لایەنە وەریان گرتووە. پێم وایە ئەوە لێدانەوەیەکی هەڵەیە کە زۆرتر لە نێو پیاوەکان داباوە ینی برەودان بە دەسەڵاتی ژیان یاخود وەرگرتنی مافی سەرەکی خۆی کە مافی هەموو ئینسانێکە بە واتایە نییە کە ئەو دەهێوێ دەسەڵاتەکانی پیاو کەم بکاتەوە بەڵکو دەیهێوێ یەکسان بێ واتە پیا و ژنەکان وەکو مرۆڤ ببینرێن. بۆیە پێم وایە ئەوەش لە ئێراندا کۆماری ئیسلامی هاتووە لەگەڵەوەی کە ئەو فکرە لە نێو کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا جێگیرە زیاتر بدەوی پێدەدا بۆ ئەوەی کە زیاتر خزمەت بە پیاوەکان بکە و لە هەمان کاتیشدا ژنەکان زیاتر لە کونجی ماوە بەئاخنێ بەوەی کە نەتوانن بێنە دەرەوە. لایەنێکی دیکەشی پێم وایە ئەوەیە کە لە کۆماری ئیسلامیدا بەپێی ئەوەی کە ئەوان یاساکانیان لەسەر شریعەتی ئیسلامیدا دەڕێژنەوە لە دەقەکانی ئاینیشدا بەشێکی دەقەکان کە تێدا باسی ژنکرامن پێم وایە ئەوەندەی کە زیاتر کۆتوبند بۆ ژنان دانراوە ئەوەندەی ژنان بە سەرچاوی پشێوی دانراون ئەوەندەی توانیوە ئەو دەقانە خزمەت بە مافەکانی ژن بکە وەک ئینسانێک. لەبەر ئەوە ئەوەش لایەنێکی دیکەیە کە تێیدا ژنان بەردەوام بە سەرچاوی پشێوی دانراون بۆیە هەوڵانداوە لە ماڵەوەدایان بنێ وەک لەوەی کە بێنە دەرەوە لە فەزایەکدا. ڕاستە هۆکاری دیکەش زۆرن بەڵام پێم وایە لێرەدا ئەو چەند هۆکارە ڕوونەکە نیشانی بدەین بۆ کۆماری ئیسلامی دەیهەوێت دژی مافەکانی ژنان بێت یاخود ئازادیەکانی ژنان بێت. ئەم دیاردەیە چ کاریگەرێکی سایکۆلۆژی واتە دەرونی لەسەر ژنانی قوربانی و ژنانی دیکەی کۆمەڵگا دەبێت؟ بەڵێ پێم وایە لە ڕووی سایکۆلۆژیەوە تا بڵێ کاریگەریکی نەرێنی بەرچاوی لەسەر ژنان دەبێت چ ئەو ژنانەی کە تووشی ڕووداوەکە بوون چ ئەو ژنانەی کە دەترسێن تووشی ڕووداوەکە بن. بۆیە پێم وایە ژنان لە ئێستای کۆمەڵگەی ئێرانیدا لەو دەقەی لە ماڵ دێنە دەرێ دەترسێن کە هێرشیان بکرێتە سەر و بەردەوام دڵە ڕاوکەیانە کە لەکوێ هێرشیان دەکرێتە سەر. بۆیە ئەو کاریگەریە لەسەر هەردوو لایەنەکە دەبێت هەم ئەوەی کە تووشی ڕووداوەکە بوو هەم ئەوەی کە تووشی ڕووداوەکەش نەبووە. بۆیە ئەوە لەوانەیە لەلایەن هێندێک ژنان ئەو ترسەکە دروست دەبێت وای لێ بکە کە زیاتر خۆی ڕازی بێ لەوەی لە ماڵەوە بێ چونکە پێم وایە تێزاب پڕژاندن بە ژنان ینی ستاندنەوەی ژیان لێیان واتە تۆ جەستەیەک لە ژیان داماوە بەڵام هیچی وایەکی نەماوە. بۆیە پێم وایە ئێمە دەبێ لەگەڵ ئەوەی کە کاریگەری نەرێنی هەبێ بە لێکدانەوەی کاریگەری نەرێکان دیانی چەند هەنگاوێکیش بنین بۆ ئەوەی کە ئەو کاریگەریانە کەم بکەین و نەک ئێمە تەنیا باز لە کاریگەریەکان بکەین. ئەوەیش پێم وایە بە دوو لایەندا دەبێ یەکێکیان ئەوەیە کە لە ئێراندا نازانم تا چەند ئەوە هەیە بەڵام پێم وایە لەو شوێنانێک کە ئەوە ڕوو دەدات
ناوەندێکە بێت ناوەندێک بۆ گەڕانەوەی ژنە بۆ کۆمەڵگەیە ئەو گەڕانەوەی ژنە بۆ ناو کۆمەڵگەیە کە بەهۆی ئەو هۆکارە و دوورکەوتونەتەوە گۆشەگیر بوون و لەوانەیە لە هەموو شتێک و لە هەموو هیوایەک دوورکەوتنەوە دەتوانێت چەند ڕێگایەک بگرێتەوە بەر یەکێک لەوانە ئەو زیانە چۆن بڵێ جەستیانەی کە بەو ژنێک گەیشتووە کە بتوانن لە ڕێگەی ناوەندە یاخود ناوەندی جوانکاری هاوکاری مادێ وای لێ بکە کە ئەو کەسە وردە دەموچاوی یا بەشێکی جەستێکە بەهۆی ئەو تێزابەوە سوتاوە بهێنرێتەوە سەرباری ئاسایی یاخود هەوڵ بدرێت نزیک بێتەوە لەباری ئاسایەکەی لایەنێکی دیکەشی لایەنە دەروونەکەی کە تا ئێستا هیچ هەنگاوێکی بۆ نەنراوە کە وا بکرێت ئەو ژنانە باوەڕیان پێدا دروست بکرێتەوە ئەو باوەڕە لە ڕێی کۆمەڵە کارەوە بێ زیاتر هانیان بدرێتەوە کە بێنە نێو کۆمەڵگا لایەنێکی دیکەشی ئەوەیە کە پێم وایە ڕێگری بکرێت لەوەی کە ئەو دیاردەیە بەیەوی پێ بدرێت و بێت کە بتوانرێ لە ڕێگەی کۆمەڵە هەنگا و کۆمەڵێک لایەنەوەدا بندێت دووبارە ئەوان بۆ ژنان ڕوونەداتەوە کە پێم وایە ئەگەر ئەو دیاردەیە یاخود ئەو تێزا بژاندنە برای پێ بدرێ من لەو بڕواایەدەم کە هەرچەندە ژنانی ناوخۆ چالاکیان ژنانێکی کەممانێکە زۆر چالاک بن بەڵام پێم وایە ئەو کاتەوامان لێدێکە بە پەنجەکانی دەستی ناتوانین چالاکانی ناخۆی ژنان بژمێرین کە ئەوان تەنیا سەرچاوێکی ئێمن کە بتوان یارمەتی دەرمان بن بۆ زیاتر ئاگاداربوون و ڕوونبوون لە دۆخی ژنان لە ناخۆی ئێراندا. پێم وایە NGO-کان یەخۆ دەرەخراوە بەشەر دۆستەکان لە ئێراندا هەر وەک دەزانن لە چوارچێوەیەکی تابڵی داخراودان تابڵی سنووردارن بۆیە ئەوان ناتوانن بە ئازادی لە هەر بوارێکدا کار بکەن لە بۆ ئەوەی چارچەوەکان بۆ دیاریکراوە لە ئاستێکی زۆر کەمدا دەتوانن ئەوان کاریگەریان هەبێت لەسەر ئەو دیاردێوی یاخۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو دیاردەیە ببنەوە بەڵام لە هەمان کادا ئەوانەی لە دەروی چوارچێوەی وڵاتی ئێرانیشدان وەکو تالاکانی ئێمە یاخود ئەوانەی کە ڕێکخراوە بەشەردۆستەکان پێم وایە دەتوانن کاریگەریەکەیان ئەوەندە ڕاستەوخۆ نابێت وەک لەوەی لە نێو خۆداهیان بێت لەگەڵ ئەوەشدا ئەوە پێم وایە بە واتای نییە کە ئێمە دەستەوەستان بین بڵێن کە ئێمە لە نێوخۆنی و هیچ کاریگەریەکمان نابێت بە پێچەوانەوە پێم وایە ئێمە دەتوانین لە ڕێگەی هێندێک لایەن و هێندێک هەنگا و هێندێک کردارەوە کە دەیکەین دەتوانین کاریگەریەکانمان ئەگەر ڕاستە خۆشنەوێت بەڵام وردە بە هەنگا و بە هەنگاو بتوانین لەو دیاردەیەدا کەمتری بکەینەوە یاخود کەمتر بۆ ژنان ڕووبدات لە هەمان کاتیشدا پێم وایە کە دەبێت کۆمەڵگەی کوردی لە نێوخۆی ئێران وشار بکرێتەوە ئەو شارکردنەوەی نەک بەوەی کە ئێمە بین بە جۆرێک ژنەکان زیاتر گۆشەگیر بکەین و ڕێگەیان لێ بگرین بەڵکو بە پێچەوانەوە وا بکەین کە ئەو کەسانە ئاشکرا بکرێن کە ئەو کارانە دەکرێن پێم وایە ئێمە بەهۆی ئەوەی کە لە دەرەوەی ئێرانین مێدیاکان و ڕاگەیاندنەکان جا ئەوانەی کە سەر بە حیزبەکانن یاخود ئەو وێبسایت و یاخود لایەنانەی دیکە کە لە دەرەوەی لە وڵاتانی ڕۆژئاوا کار دەکەن دەتوانن کاریگەریان هەبێت بە بڵاوکردنەوەی هەواڵەکانی بە ئاشکراکردنی پیلانەکان کە ئەوانە کاریگەری لەسەر نێوخۆ دەبێت و وا بکات کە خەڵکی دەرەوەی ئێران ئاگادار بن لێرەدا پێم وایە مێدیا دەتوانێت بۆشایی NGO-کان لە ڕۆژهەڵاتی لە ڕۆژهەڵاتی کوردستان یاخود بڵێن لە ئێران بە گشتی پڕ بکاتەوە لە هەمان کاتیشدا پێم وایە ڕێکخراوە بەشەردۆستەکان ئەو ڕێکخراوانە چه ئەوانەی کە سەر بە حیزب سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستانن و چه ئەو چالاکانەی کە سربەخۆن و لە دەروی ڕۆژهەڵاتی کوردستان یاخود لە دەرەوەی ئێران کار دەکەن دەتوانن ببنە گەێنەری دەنگی ژنانی ڕۆژهەڵات بە ناوەند و کۆڕ و کۆبوونەوە نێودەوڵاتیەکان یعنی لێرەدا دەگەنێ و ئەنجامە کە بەهۆی بارودۆخینا لەباری نێوخۆی ئێران بەهۆی ئەو دۆخە خراپە کە تا دێ زیاتر چوارچێوەی کاری ژنان بەردەست دەکاتەوە من پێم وایە ئەو هەنگاوانە دەتوانن تا ڕادەیە کاریگەری باشیان هەبێت و بتوانین لەو دیاردەیە کەمتر بکرێتەوە زیاتر دەنگی ژنانی ئێران بەگشتی و ڕۆژهەڵاتی کوردستان بە تایبەتی بە دنیای دەرەوە کۆڕ و کۆبوونەوە نێودەوڵەتیەکان بگەێنین پێم خۆشە لێرەدا شتێکی دیکەش بڵام کە لایەنێکی دیکەی کە لە ئێراندا کەمتر کاری بۆ کراوە ئەگەر بەدەر لە ڕێکخراوە لە NGO-کان باسی بکەین ئەوەیە کە ئەو کەسێک کە ئەو کردەوەی ئەنجام دەدا لە ئێراندا کەمتر لە ڕووی یاسایی و سزایەکی توندی بۆ دانراوە لە ناو تا ئێستا لە نێو یاساکانی ئێرانیدا یاسایەک تایبەت بێ بەو دیاردەیە بە کە لە فارسەکەدا ئاسێت باشی بەکاردێن لە کوردەکەی تێزاب ڕژاندن بەڕاستی دانانراوە بۆیە پێم وایە ئەوە تا ئاستێکیش ئەوەش ڕێی خۆش کردە بۆ ئەوەی کە ئەنجامدەرانی ئەو کردەوەیە
ئاسانتر بتوان کارەکانیان ئەنجام بدەن جا بەهۆی ئەو کەنێ لە دڵیاندایە بە هەر هۆکارێکی دیکە بێت ینی ئەوەندەی کە من زانیاریم لەسەر وەرگرتن لە یاساکانی ئێراندا ئەو کەسێکە کاری تێزاپژانە دەکات سزاکەی لە 2 ساڵ تا 5 ساڵات یا لە 2 ساڵ تا 10 ساڵە کەواتە ئەوان نەهاتون سزایەکی درێژخایەنی گرتندا بنێن یا بە جۆرێکی دەست سزایەکی دیکە دابنێت کە ئەو کەسە ڕێگە بە ئاسانی نتوانێت خۆی لە یاساکان دەرباز بکات کە ئەوەش پێم وایەکێک لە ئامانجەکانی کۆماری ئیسلامی خۆی نەیهێویست و ئەو کارە بکات. ئێمە ئەگەر چاو لە یاساکی کۆماری ئیسلامی کەواتە ببزانام لە مادەی 183 دایە خانم دەڵێ هەر کەسێک چەکی بەدەست بێت ببێتە هۆی پشێوی بۆ کەسانی دیکە هاوڵاتی ئێرانی نێناخۆی ئێراندا ئەگەر تەقەشی نەکرد بێ ئەو کەسە سزایەکی توندی هەیە ئەی ئەو کەسەی کە تێزابی بەدەستەوەیە وای کردووە کە ژیانی کەسێک تێک بدا بۆ یاساکی وا بۆ دەنراوە کەواتە ئەوەش نیشانیدا کە کۆماری ئیسلامی ئامانجی ئەوەیە کە لەو بوارەدا زیاتر بەوی پێ بدات و زیاتر کوتوبەن بۆ ژنان دابنێت لە هەمان کاتیشدا ئەوەندەی کە زانیاری وەرگرتووە لە بازارەکانی ئێراندا لە خراپترین جۆری تێزاب تاکو بە کەمترین کاریگەری بە ئاسانی دەتوانرێ هەر کەسێک وەدەستی بکەوێت کە ئەوە ڕێگە خۆش دەکات بۆ ئەوەی کە هەر کەسێک بیهێوێ بە ئاسانی دەتوانێت بە پارەیەکی کەم بە نرخێکی کەم بتوانێت ئەو تێزابە دەست بکەوە لە هەر شوێنێک کە بیهێوێ دش بە هەر کەسێک بەکاری بێنێ کەواتە ئەوانش کۆمەڵێک لایەنی ئەو دیاردەیەن کە پێویستە کاری لەسەر بکرێواتە لە یاسادا سزایەکی توندی بۆ بگوڵجێندرێ بە ئاسانی هەر کەسێک نەتوان ئەو مادە خراپە بەدەستی بکەوێت لەوانەیە لە هەندێک بواردا ئیسفادەی لێ بکرێت بەڵام بۆ هەندێک بواردێکە دەبینین کە لە کۆمەڵگەی ئێرانیدا لایەنە نەرێنەکە ئێستا کاریگەری زیاتر بووە بۆی پێم وایە ئەو لایەنەش بەرچاوڕوونیەکن کە لێرەدا باسی دەکەین بۆ ئەوەی کە لە دواتردا وردەوە بردە بە گشتی هەمومان بتوانین هەنگاو بە هەنگاو لەگەڵی بین و کاری زیاتری بکەین بۆ ئەوەی چ لەلایەنی یاسا و چ لەلایەنی نێوخۆیشەوە چ لەلایەنی دەرونیشەوە بتوانین کە هاوکار بین ئەو دیاردەیە پەرە پێ نەدرێت کەمتر بکرێتەوە و زیاتر مەدان بۆ ژنا بکەینەوە کە بتوانن چالاکتر بن لە نێوخۆی ئێرەدا. بینەرانی عزیز بەم شێشاتنە کۆتایی بەرنامەکەمان هیوادارین کە دیاردەی ئاوە ڕووداوی ئاوات بۆ جارێکی دیکە لە کوردستانی ڕۆژهەڵات ڕوونەدات بەرامبەر بە ژنان تا دیدارێکی تر و بەرنامەیەکی دیکەی تاوەڕەکان ماڵاوە.